سلااوان لێبێ هاوڕێیان دووبارە گەڕانیۆلاتان لە هەڕاجی ڕۆڤیە بازار بەرپێکی زۆر جوانمان لە بۆتی نایە بە هەموو ڕەنگەکی بەردەستە نرخی تەنها 2000 دینارە و عەجم گەورەکەیتی چ ڕەنگت بوێتن تێدایە نرخی تەنها 2000. ئەو بەلەمە جوانەشمان لۆتان هینایە عەجم گەورەکە یەک بست و نیوە نرخی تەنها 1000. حافیزەی شوشە ئێستا لامان بەردەستە نرخی دانەی تەنها 1000 دینارە لۆ ناو سەلازەی شتێکی زۆر جوانە و ئەوەش عەجمەکەیتی. حافیزەی مەڕەبا و ئاوەتەماتە ئێستا کە لامان بەردەستە نرخی دانەی تەنها 1000 دینارە و گەورە و گچکە وەسەد. جوانترین خێدانم لە بۆتینایە شوشەیە سەردارە نرخی تەنها 500 دینار. کوپی نیسکافە و کەپەچینۆی نرخی تەنها 500 دینارە و بە هەموو ڕەنگەکیش بەردەستە. جوانترین قاعدەی کلینسیم لە بۆتینایە نرخی تەنها 1000. تەمەشا ئەو شتە جوانەکە هەم عافیزەیە هەم سەلەکیش ناویە لۆ ناو سەلازەی دەتانیتە ڕێ پێ هەلگری نرخی تەنها 1000 دینارە نعی دوو پارچە 1000. ئەو عافیزە جوانەشمان لە بۆ هاتیە لە ناوی سێ خانەیە نرخی تەنها 1000. ئەو شەکردانە جوان و ڕاقیە نرخی تەنها 1000. سەلەی تەڕەشوشنەوە ئێستا لامان بەردەستە و نرخی تەنها 1000. ئەو سەد لە جوانەشمان لە بۆ هاتیە عەجم گەورەکەیە سەری جوان قەپات دەبی نرخی تەنها 1000. تاخمی حەمامێ بادیەکە تەختەکە و تەشتەکە هەرسێکی پێکەوە 2000. غڕغڕەی کومباری نرخی تەنها 500 دینار. جەماعەت ئێستا کە گۆسەی دیواری لامان بەردەستە و عەجم گەورەکەیتی. چەقوی زەڵاتەی نرخی دانەی تەنها 500 دینار. چەقوی میوەی دەستەی تەنها 500 دینار یعنی 6 چەقو 500 دینار. هاوڕێیان دۆلکەی ئاوی ئێستا کە بە عەفمۆدی لامان بەردەستە هەرچیانی هەلدەگری نرخی تەنها 1000 دینارە. ئەو ڕۆغزەردە نرخی تەنها 1000. ئەو بەگولانە نرخی تەنها 1000. سپیەکان عەجم گەورەکانە نرخی تەنها 1000 هەمووی عەجم گەورەیە. شەی ئەسلی توبی کە لە هەموو جێشی بە 1500 بە 2000 دەفرۆشن لە کنەمە نرخی تەنها 1000. هاوڕێیان شتی زۆر جوانمان لە بۆ هاتیە بە خۆتان سەردارمان بکەن باشترە ناونیشانی دوکانمان قەیسەری نوێ یەکەم دوکان هەڕاجی ڕۆڤیە بازار بۆ بابەتی 1500.